لەناو بەغدادا برایەکی عزیز وەکو جەنابتان لە کولێ دەیخوێن، کوڕێکی زۆر قۆز و جوان بوو، باڵابەرز، قۆز، سپی، چوارشانە. ئافەتێکی مەسیحی حەزی لێ کات. ڕۆژێکیان کوڕەکە بە تەنیا لە داخلیە و خۆی ئەگۆڕێ، خۆی خۆز دەکا بێ بۆ کولیە. وەختێک گەزان لە دەرگادەن کەی کاتەوە کەسیرەکە ئافەتە مەسیحەکەیە، قژێکی زەر، چاوێکی کاڵی جوان، بە تەنورەیەکی کوردەوە و بەلاشەیەکی جوانەوە، بە ئەشۆ نازێکە واڵێ ئیجازەیە بێ مەژوورەوە. چاوەڕێ ناکەم وەڵامی باتەوە خۆی کا بەژوورە. دەرگاکەش لەم دیوە داخە. کوڕەکە ئاڵێ ها خوشکم بۆچی هاتی؟ فەرموو ئیشێک کارێک ئەمرێک. ئاڵێ هاتم ئیشی خراپم لەگەڵا بکەی. ئەویشەڵێ ئاخر نابێ و ناکرێ، دینی ئێمە ئەوە حرامەکە و پەشیمان بەرە و دینی خۆشتان ئەوە حرامەکە و کێمە پیشی حەزەتی ئیسا بووە گەر تۆ خۆت بە مەسیحیە زانی. وەڵێ مشتان نازانم، کاری خراپم لەگەڵاکەی یاخود هاوارت لێ بکەم و جارت بۆ بم. برا موسڵمانەکە زۆر عاقڵە بێ، ئەڵێ جار مایە دانیشە بەس با خۆمان گەرم کەینەوە و ئێستا بێمە ڕابوێنین، سەرمامانە بێ، کە سەرمامان بوو دەبێ شتێک هەدە گەرممان کاتەوە. زۆپایەک و عەلادینێک دێنێ بۆ ئافرەتەکەی دادەنێ، با تۆ دەگەرم بینەوە. ئێستا ئەوەی کە تۆ ئەتەوێ ئەوەی ئەکەین. باشە بەڕێزم، باشە بەرامبەر ئافرەتەکە لەسەر کورسیە دانیشێ، بەرامبەر ئافرەتەکە دانیشت و ئافرەتەکەش بەرامبەرێتی، ئافرەتەکە چاوی بڕیوەتە ئەم و ئەمی سێری ئاگرەکەکە. دێ براکە کورە بابا بێ گەرمات بێ نەرزی لێ دێ دەترسێ، دەوێت پند و ئامۆژگاریە پیشانی ئەم ئافرەتە بە ناچار بی لەوا کاتەوە خوای گەورە کامە هەڵبژێرم. ئەمە ئاگرێکی دنیایە لە بەردەسما، ئەوە زینایەکە لە بەردەسما و ئاگری جەهەنەمیش لەو دی و چاوەڕێمەکە کامیان هەڵبژێرم. ناچارە بێت ئەخەف زەڕەرەین هەڵەبژێرێ، ئاگرەکەی بەردەستی، دەست لەسەر ئاگرەکە دانێت و قرچەی دێ. ئافرەتەکە هۆشی دێتەوە کابینی ئەوە بۆنی گۆشت و بۆنی کروز دێچێ بە ئاسمانە و دەنگێک دێ لە زۆپاکەوە. سێرەکە دەستی کوڕەکەیە لەسەر زۆپاکە دانراوە و بۆ کرو ئەچێ بە ئاسمانە. ئافرەتەکە هاواری لێ هەڵەسێوە قیژێنێ، دەڵێەوە چیەکەیت؟ دەڵێ خۆم بۆ ئاگری قیامەت حازرەکەم، تۆ ناتەوێت زینات لەگەڵا بکەم. ئافرەتەکە دەڵێ بۆ ئاگرە دەسووتێن، دەڵێ فەقیر بە حەفتا قاتی ئەو ئاگرە دەسووتێ لە جەهەنەمە. ئافرەتەکە خۆی پۆشتە و پەرداخەکات و ئالەویانەیە دەڵێ کوڕێکەوە تۆ بە شایەت بە من لەسەر دەستی تۆ ئیمانم هێنا. ئافرەتێکی مەسیحی بە تەنوەیەکی کورتەوە دێت بە لەشکێکەوە چێتە دەرەوە موسڵمانە بێت. دەگە تاوانەکەی بکردایە ئەبێ دووتای گوناهت کرد، تامی ڕۆیی سزاکەی وا چاوەڕێتە، وەکو دیلێ بە کێشەکرێی بۆ ئەو شوێنەی کەواجێتە، دەفرنێسکی پەشیمانی هەڵوەرێنە هەتا ئەمری. پرسیار بکە لە لاشەکەت ئایا بەرگەی ئاگرە گری